بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە سڵاو ئەم کاتتان باش خۆشحاڵم کە لەیەکی تر لە بەرنمەکانی ڕوانگەوە دینە لایەوەی خۆشەویست ئازیزان وەک دەزانن هەژاریەکی لە ڕادەبەدەر فشار و وشارێکی اقتصادی لە ڕادەبەدەر لەلایەنی کۆماری ئیسلامیەوە بۆ سەر کۆمەڵانی خەڵکی هەژار و تەنگدەستی کۆمەلگای ئێران ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە هەڕۆژە هەمومان گوێمان لێ بێت کە پێداویستیە سەرەتاییەکانی کۆمەڵانی خەڵک بە شێوەیەکی بەرچاو ئاوسان بەخۆیەوە بینیتەوە و قودرەتی سندن و کڕینی ئەو شتانە لەلایەن خەڵکە و دێتە خوارەوە ئەمە بووەتە هۆی ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر هەژاری باڵ بەسەر کۆمەلگای ئێراندا بکێشێت لەلایەکی ترەوە ئەم ڕژیمە نەتەنیاوانە لە بەرچاو ناگرێت بەڵکو هەوڵ ئەدات هەموو دەنگێکی ناڕەزایەتی هەموو دەنگێکی حەقخوازانە لە نوتفەدا خەفە بکات و بەدانی ئەحکامێکی قورس و سەنگین بە هەڵسوڕاوانی بوارە جۆر بە جۆرەکانی خەبات لە دژی ناعەداڵەتی لە کۆمەلگای ئێراندا ئەو دەنگانە کب بکات هەروەها ڕژیم لە ناوخۆی خۆیدا تووشی قەیرانهایەکی گەورە و بەرچاوە کە بە بەردەوامی لەگەڵی دەست و پەنجە نەرم ئەکات چە لە ئاستی ناوخۆ و لە چە لە ئاستی دەرەوە بۆ قسە و باس لەسەر کۆمەڵێک تەوەری تایبەت بە ئەم دواییانە کە هەمووتان ئاگداری هەن داوام کردووە لە هاوڕێ برهانی دیوارگەر ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران لەم بەرنامەدا لەگەڵم بەشدار بێت و وەڵام بە چەند پرسیارێکم بداتەوە تکایە ئەوەیش لە درێژەدا هاوڕێ ڕوانگە بن هاوڕێ برهان سەرەتا لەلایەن خۆم و ستافی بەرنامەی ڕوانگە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە زۆر بەخێراتن دەکەم بۆ ئەوەی کە مەجای خۆت نییە اختیار بەرنامەکەی من و پێم خۆشە یەکەم پرسیارم بەوە دەست پێ بکەم وەک لە سەرەتای شەوتم هەژاری نەبوونی قودرەتی خەرید نەبوونی دابینکردنی سەرەتایی ترین پێداویستیەکانی ژیان لەنەو کۆمەلگای ئێراندا ئەمڕۆ جێگای باس و قسە و لێدوانی هەموو کۆمەڵانی خەڵکە لە سەر تاسەری ئێران ئەوانەی کە پێیان دەڵێن کۆمەڵانی خەڵکی کەم دەرامەد تەنانەت ئێستا لەگەڵ کێشەگەلێکی زۆر بەرچاوک و کێشەی مەسکەن ڕوبەڕوون بەڵام سەرەتا پێم خۆشە لێت بپرسم هۆکاری ئەم هەژاریە هۆکاری دروستکردنی و حافەزایك لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بە چیە زانیت وە پێت وایە ڕژیم چی تەعقیبەکات لەم کارە زۆر سپاس هاوڕێ ئەسعەت منی شەروە سڵاوم هەیە بۆیەوە و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە کە ئەم کاتتاندا بە من تەوەری بەرنامەکە زۆر شتێکی بەجێگەیە ئەوڕۆ لە ئێرانە لە وڵاتێکی کە ژێردەستی حاکمیەتی ڕژیمی جمهوری ئیسلامیە لە یەک وشە پێشتر بڵێم فەساد گەندەڵی لە ناو جمهوری ئیسلامیە لە خواردترینەوە تا سەرەوەیە کە خامنەییە و تا بەیتی ڕاهبەری کە خامنەی و خومینی ئەگرێتەوە گەندەڵی وای کردووە کە شتێکی شاراوە نیە خۆشیان ناتانن بیشارنەوە مەسەڵەن لە ئەکسەری وڵاتانی سەرمایەداری و دیکتاتۆریا گەندەڵی هەیە بەڵام بڕێک بە شێوەیەک ئیشارنەوە حەدەقەل مەسەڵەن لە کشوەرێکی پێشرەفتە حەدەقەل دەرسەدێکی ئەدەن بە خەڵک بڕێکی بۆ خۆیان لابن بەڵام لە ئێرانە بەرعکسی هەموو لایەکە جمهوری ئیسلامی ئەگەر بڵین 100% داینین 90% بۆ خۆی و بۆ ئیدئۆلۆژی خۆی خەرجەکات و 10% شاید بدا بە خەڵک ئەویش چارەی نیە چونکە خەڵکی هەر پێویستە لە جمهوری ئیسلامیە وای لێ هاتووە گەندەڵی کە هەر ئۆرگانێک هەر وەزارەتخانەیەک سەهمی ئەوێت لەو بوجە بۆ خۆی ئەویش نەبۆ دابینکردن بۆ ژیانی خەڵک بۆ بژێوی خەڵک بۆ خۆیان بۆ ئەوە ناوی خۆیان دەرخن ئەگەر چاو لێکەین ڕۆژ نییە لە خەبەرەکانە نەبیستین ئەڵێن 36 میلیارد تەواو پۆڵی نەخت لە ئێران ڕۆیشتە دەرەوە خاوەری ڕئیسی بانکی مەرکەزی 3 میلیاردی بەڕایەک برد شەهرامی جەزایری کە دوایی معلوم بوو لە کەڕوبیەوە کە بوو بە قارەبانی جنبشی سەبز 273 ملیۆن کە ئەمە باسی 20 ساڵەمە بەرە ئاوائیدا بە نمایندەی مەجلیس بنیاد شەید کە کەڕۆبی ئەو وەختە سەرۆکی بوو
غیر از ئەو 400 ملیۆنە کە شارامی جەزایری پێدا بوو 400 ملیۆن لە بنیاشەی دیشی لا برد بوو ئەمە دانێکی زۆر چکولێ ناوم برد کە ڕووبی یا موسەوی یا خامنەی هەمویان لەم گەندەڵیە سەهمیان هەیە و ئەیبەنیش و چونکە هەدەفی ئەوان لە ئەوەیە کە گیرفانی خۆیان پڕکەن بۆ خزمەتکردن بە خەڵک نەهاتونە و کاری ئەوەنی ئەگەر چاو لە ئامارەکەکەین زۆر ڕاحەت ساڵیانە ملیۆنها دانش ئامۆز تەرکە تەحسیڵەکەن لە بەلوچستان لە کوردستان لە بەشاگردی بەندەر عەباس کە هەر سیستمی ئەرباب ڕەعیەتی ماوە لە چارمەحاڵی بەختیاری خەڵک پردێکیانە لێ بکەنە ئەو بەرەوە بە ئەو دەستگا ئەکەنەوە بەرەو شتێکی وەسیلەیەکی ئیبتیداییین 50 ساڵ لەمەوە پێشە کە لە ئاواییەکە لە منتەقەی چوارمەحاڵ و بەختیاریە 30% قامکیان قرتاوە منداڵەکان بەوە ئەڕۆنە مەدرسە و دێنەوە ئیتە ئەوانە ئەکەونە خوارەوە ناوچەمەگە غەرقەون ئەوە ئامارێترە بەداخەوە لە ئێرانە شتێک بەناو ئامار وجودی نییە ئەمە شتێکە کە لەژێر خەفەقان و سەرکوبی جمهوری ئیسلامیەوە دێتە دەرەوە کە هەرچەند قابلی اعتماد نییە هەرچی ئیعلام کردێتەگە بڵێن 10 نەفەر مردووە مطمئین بەس 90 نەفەر مردووە مطمئین بە 100 نەفەر مردووە چونکە قەت جمهوری ئیسلامی باسی ناکات نمونەی هەواپەیمای ئۆکراینی کە 2 ساڵ لەمەوە پێشخستیانە خوارەوە تا 5 ڕۆژ 6 ڕۆژ هەر باسییان نەکرایەنت وانە بووە ئەسڵەن ئێمە نەمانخستە خوارەوە ئێستا ئێژن ئێمە شەیدن قەیناکە هیچ مشکڵێ نییە هەر کەیشی اعتراضکای خەنە زندان هەر ئەو خانەوادەی شەیدەوە خۆیان باسی ئەەکەن شەدیدەن سەرکوب یەکەن و شکنجە ئەەکەن بەس نەتیجە گرین لە نظامی جمهوری ئیسلامیە هیچ هەدەفێک بۆ خزمەتکردن بە خەڵک نییە هەر لە پایەگوزاری جمهوری ئیسلامی و لە ڕۆژی ئەوڵە بۆ پڕکردنی گیرفانی خۆیان و فەساد و گەندەڵی هاتن بۆ بڵاوەکردن و تەشەدان بە ترۆر و کوشتار هاتن لە نمونەی لوبنانە یەمەنە سووریەیە دەها وڵاتی ترکە فەق هەرکوێ پای جمهوری ئیسلامی تێکەوێ قەتعەن ترۆر و کوشتار و خشونەتی تایە قەتعەن بەربەڕێتی تایە هیچ مافێک مافی خەڵک قەت لە نظامی جمهوری ئیسلامیە چ لە ناوەی وڵات چ لە دەرەوەی وڵات پارێزراو نییە. بەڵێ هاوڕێ بەرهان دیارە پێشتر یان تانم بڵم ساڵانی ڕابردوو بیستمان وە بینیمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕسمەکانی بڵاو بووەوە خەڵک ڤیدیۆگانیان بڵاو کردەوە و تەنانەت خودی مەسئولینی ڕژیمی شنیانتانی حاشای لێ بکەن کە لە بەشێک لە شارە گەورەکان خەڵک لە ناو قبرەکانە ئاخەوتن لە ناو زاخا ئاخەوتن لە حاشیە شارەکانە بە هەڵدانی کەپر و خلاصە بە دروستکردنی سەرپەناهایەکی کاتی ژیانی خۆیانیانە بردەسەر ئەمانە خەڵکانێ بوون کە دەوترا بێکارن دەوترا لە سیستمێکا کە کۆماری ئیسلامی بۆ گیانی خەڵک دروستی کردووە ئەوان نەیانتانی و کاری تیاپەیا بکەن و مەجبور بوون بۆ ئەوەی کە بتوانن زۆرتر دەوام بێرن یان ژیانیان بە سورعەت نەکەوێتە مەترسیە و ئەو شوێنانە هەڵبژێرن بەڵام ئەمڕۆ بینین تەنانەت ئەوانش کە کاریان هەیە یانێ ئامارەکە هاتووەتە سەرترەوە ڕۆشتوەتە سوراغە و کەسانەوە کە ڕۆژانە بۆ ماوەی 12 تا 15 ساعات تەنانەت کار ئەکەن بەڵام هەقدەسیان ناگاتە ئاستێک کە بتوانن ژوورێکیان تاخێک کرایە بکەن و نەهایەتەن خودی مەسئولینی ڕژیمی کۆماری ئیسلامیش لەو بەسلاح شوێنانە دیانیان پیاناکە بەشێکی بەرچاو لە خەڵک شەوانە لە ناو ئۆتۆبوسەکانە ئەخەون کە ڕێگاهایەکی 45-50 دقیقەیان هەیە بەڕەسمی بلیتە سێنن سەر ئەکەون پەتوو نازانم ئیمکاناتیان پێکە لەو 50 دقیقە بخەون دیسان دابزن سوار هەر هەمان ئۆتۆبوس ئەو خەتە ببنەوە بگەڕنەوە کە دیسان بتوانن یانێ بە 5-6 سری بتوانن ئیسراحەتێک بن بەلەشیان کە دیسان بەیانی بڕۆنەوە بۆ سەر کاروباریان پێت وایە ئەم وەزعیەتە تازەیە ئەمە کە پار بەحسیەوە بوو کە خەڵکەکە بێکارن ئیسە دەوت لێوانەیە کە کاریان هەیە ماڵیشیان نییە مشکڵی مەسکەن یان گرانی کرێماڵ یان نەبوونی ماڵ بۆ بەشێکی بەرچاو لە کۆمەڵانی خەڵکی ئێران دیارە گەریبانگیری خودی ڕژیمە بەڵام پێت وایە بۆچی ئەمانە نابینن بۆچی هیچ هەوڵێ نادرێ بۆ ئەوەی کە چارەسەرێک بۆ ژیانی ئەم بەشە بەرچاوی کۆمەلگا بدۆزرێتەوە بەڵێ هەر بۆ جۆرە خۆت ئیشارە و پێکرد فقط باس ئەلعان زۆرتر باسی ئۆتۆبوسخە و ئەکرێت لە
سەرتیتری خەبەرەکانە بەڵام باس من پێشتر بڵێم باسی خەوتنی خەڵکی هەژار لە ناو ئۆتۆبوسەکانی تاران بەخصوص و تاران و کەڵانشاری کەرەج و تاران لە دەهەی هەشتادا بووە بەڵام لە ساڵی تا 90 بووە لە دەهەی 90 ئەو بوو چەند جارێ ئیشارەی پێکرا لە ڕۆژنامەکانی ناوە بەڵام سەریان ناوە هیچ باسێکیان لێ نەکردو ئەنێ ئەمە مەسەڵەن پەدیدەیەکی تازە نیە بڵێن ئەو ڕۆهاتەتە پێشەوە ڕژیم وەک بەڵایەکی تەبیعی یەک دەبڵێ سیل هات نازانێت چی بکات بەڵام ئەمە نزیک 20 ساڵ ئەم پەدیدە هەیە لە ئێرانە هیچ فکرێکی بۆ نەکراوەتەوە چونکە بۆیان مهم نەبوو زۆرتر باسییانە کرد ئەگەر باسێکیش کریانەوەوانە محتات بوو چونکە بەداخەوە لە ئێرانە محتات وەک مجرم باسەکریە لە نەزەری ڕژیمەوە هیچ ئەرزشێکی بۆ دانانن وەک مجرم ئەڵێن مرد محتاتێکە مهم نییە بەڵام مەسلەی خۆت ئیشارە پێکرد دەهام شتی تر هەیە لە ئێرانە ناوی دەریاوە پشتی لە سەربانە خەون چادر ئەگر نەکرێ کابرا بانماڵەکەیدا دەکرایە ئێستا مەسلەی هەرەوەنیە لە 30-40 ساڵە ڕاندەوەلی کامیۆن لە ئێرانە بەعلەتی فەرسوودەگی بوون بەعلەتی نەبوونی سیستمی گەرمایی ڕاندەی کامیۆن مەجبورە کەوت پیکنیکی ڕۆشن کا لەسەر سەنگڵیەکە خەوی پیاکە بێ گازێگر ئەیکوژ ساڵانە دەهانە پەروا ئەخنکێ گازێگرێ و ئەیکوژە بەداخەوە ئەم سیستمیکی مۆدێرن لە نظامی جمهوری ئیسلامی نییە ئەمە باتەوەش بۆ ئێران وڵاتێکی زۆر دەوڵەمەنە زۆر دەوڵەمەنە بەنازەی زۆری لەم کشۆرە ئەوروپایە لە معادن و کانی هەیە نەوتی هەیە زێڕی هەیە بەڵام هیچ ئینێ بۆ خەڵک ناکە بەڵام مەسلەی ئۆتۆبوس خەوی کە خۆت باست کرد تازەگی بەرجەستە بووەتەوە بەرجەستە بووە سۆیسە باسی لە گۆڕوانەوە ناو قەوراخەون و هەمڕاهی نەخۆش کە تازەگیش باسی داهاتە باسی ئەوانەی شەکەین باسی ئۆتۆبوس خەوی بەداخەوە چونکە زۆر ئەمانە کاریان هەیە بە ئیسلاح قشرێکن کە بە قەوڵی وەزیری کاری جمهوری ئیسلامی کە چەند وەخت لەمەوبەر ئەیوت بە 1 ملیۆن تمەنەوە ئەتانی ساحێبی شغڵ بوویت کە 1 ملیۆن تمەن ڕەحەت 4-5 کیلو گۆشتەکات نازانم ئەمەیتە هیچ تەوزیحێکی نەدا چۆن خەڵک بە 1 ملیۆن تمەن ئەبێتە ساحێبی شغڵ لە حاڵێکە ئەگەر یەک نەفەر بوێت شغڵە ئیجادکە شغڵێکی زۆر سادە کەمتر لە 400-500 ملیۆن تمەن سەرمایی نەگەرەکە ئەوش ئەگەر سەرمایی ژێربەنایی بێ و دەوڵەت پشتیوانی لێکات مەکاڵاکانی سادر بوێت ئەم تەحریم و چێش وای کردە کە ئەگەر 2 ملیاردیش سروەت سەرمایە گوزاریکەی بازم بواتەوە بۆ تەحریمەکان و هیچ بازدەهەیەکی نییە ئەمە پەدیدەی ئۆتۆبوس خاویە بە قەڵپان لەن کەسکەلێک کاریانست بەڵام دەرامەتەکان لە حدێکان نییە ماڵێ بگرێنە کرایە حتا سەربانێ بگرنە کرایە چادرێ بگرنە کرایە مەجبورە کە فناو ئۆتۆبوسە لە BRT پێژن لە چەند مەسیری توولانی تارانە هەیە لە ناو ئۆتۆبوسانە بخەون 50 دقیقە نهایەتی 1 سعات کە تبقی قانونی شرکتی ئۆتۆبوس ڕانیش ئەڵێن لە دوای خەتەکە وەختە گەیتە ئاخر خەتەکەشێ ئەم مسافرگە لە پیادەکەی زۆربەی ڕانندەکان منسەفن پیادەیان ناکەن ئەنێ یەکێ لە عەزای شۆرای تاران ڕسمەن ئیعلامی کرد ئەمانە محتادن ئەشێ بیان کەنە خوارەوە یا چەند ڕۆژ لەمەوبەر 2 دانە بێخانمان مردن 2 ڕۆژ لەمەوبەر ئەمە هەوای تاران هێشتا نەگەیزە ژێر سفر لەبەر گەرمخانەیەکا مردن کەم گەرمخانە ڕژیم داینەوە زەرفەتی 2000 نەفەرە کولی گەرمخانەکانی تاران لە حاڵێکە بە ئاماری خودی ڕژیم کارتۆن خەو لە تارانە 24,000 نەفەرەکە قەتعەن 3 بەرابەر ئەمینەیە هیچ ئیمکاناتێکی دانن یا ئەم گەرمخانەوە لیشە ئەگەر وارەدە و گەرمخانەوە لەبیت ئەشێ پۆڵێکیشی لیە سێنن ئەنێ خەدەماتێکت پێ نادەن چاو لە شعارەکەیان مەدەڵێن مەجانیە هیچ مەجانی نییە مەسەلەکە ئەوەیە بحرانێکی ئیقتصادیم قەیرانێک لە ناو ئێرانە هەیە بووەتە باعیسەوە حتا ئەگەر شغڵیشو بێ ناتوانی تۆ بچیت لە مسافرخانەیەکە خەوی مسافرخانەیەکی سادە لە خیابانی ئینقلابی تارانە کە پایینترین نرخی هەیە لە ئێرانە فقەتەتانی بخەوینە ناو ئۆتاقەلێکی عمومیە پەتوێکت پێدەن کە لە ساڵەکە یەکجار ناشۆریە هیچ خەدەمات ناتان ئەوەیش کەن مەجبورن ناو ئۆتۆبوسا بخەون مەسەلەیەتر تازەگی پێشاتە ئەڵبەتە قەبلەنیش بووە هەمڕای نەخۆش باتەوە جب ئەوە لە ئەکسەری شارەکانی ئێرانە هیچ بیمارستانێکی مجهز نییە ئیمکاناتی پزیشکی نییە بەداخەوە خەڵک ئەبێ لە قەدیمەوە هەروە بووە لە کوردستانەوە لە بەلوچستانەوە لە لۆڕستانەوە خەڵک مەجبورە بڕۆتە بیمارستانەکانی تاران
هەرچی ئیمکاناتە لە مەرکزە تەمەرکۆزی پیا کردە هەمڕای نەخۆش ڕێگە نادەن ناوی مارەسانە خۆیان هەمڕاستەرایان داناوە بە قەوڵی خۆیان 12 دانە مەرکزی هەمڕاستەرایان داناوە ئەم هەمڕاستەرانە بە قەڵدانێکیان مساحبیان تێکیا کردە ڕۆژنامەی نازانم ناو ڕۆژنامەکەم لەبیر نییە دقیقەن ڕۆژنامەی داخڵی ئەڵێ بە حەدێ دوورە ئەچە 50,000 من کرایە بم تا بڕۆم و بێمەوە بۆ یەک وعدە شامیش ناو مێهمانسەراکە بۆ هەر هەمڕایە 70,000 تمەنە سبحانە و نەهاروشتە نییە ئەبێ مەلافۆ ئیمکاناتی شتە خۆما بۆم کە بوو من لە شارستانەواتمە ئیمکانی نییە مەجبورم دانێ ماشین پەیکان بگرمە ئیجارە هەر لەو مسافر کەشێلە شەو ناوی ئاخەفم کەسێترا مشتەرەکەن لەبان پیکنیکە دوو دانە هێلگە دروستەکەن یا ئۆملێتێ دروستەکەن حدەقل هەرزانترەکەوێ ئەمە پەدیدەی پەیکان خابیشەیە پەدیدەی گۆڕخابیشەیە ئالوونەک نشینی هەیە ئۆتوبوس خابی هەیە ئەگەر ئاوا بێت قەوریش دەست ناکەفێت ئۆتوبوسیش دەست ناکەفێت لە ئێرانە ژێر پردیش دەست ناکەفێت چونکە پڕ ئەبێت بحرانێک لە ئێرانە هاتە مەسەڵەن ئەگەر چاویلەکەی نزیک 8 ملیۆن تا 10 ملیۆن خانەوار لە واحد مەسکونی مەحرومن ئەگەر واحد مەسکونیش بە معنای ئستاندارد باسکەین لە ئێرانە ناتوانانی چاو لەو شماڵ شارکارانەیە ویلانشینەکان دەوڵەمەنشینەکان یان سازمانگەلێکە لە قەیتەریە وەزارەتی تەعات بۆ خۆی درستی کردە ئەمانە جیاسەوە بەحسێ جیاس بۆ خەڵک نییە حتا مەسکەنی مێهرێک کە ئەحمەدی نژاد بۆ گشکە وعدە و هاوار و داوا درستی کرد و ئیسەیش بە ئەفتخاری دەوڵەتی خۆی ئەزانێ مەسکەنی مێر لە خۆشببینانەتەنی حاڵەتە ئومیدوارم هەرگیزی اتفاق نەوێت لە بەرابەر زلزلەیەک 3-4 ڕیشتریا 5 ڕیشتریا مقاوم نییە چونکە سەرهەمبەندیان کرد فقط بۆ بێژێ ئێمە گەین بە ئەو شعارەوە دامان ئەوەیە بەداخەوە خەڵک دەستڕەسیەک مناسبی نییە بە مەسکەن دەرامەدی نییە هیچێکی نییە مەجبورم پەنابوون لە مەملەکەتێکا کە یەک دەریا سروەتی هەیە پەنابوون بە قەور پەنابوون بە ئۆتوبوس بخەفن کە بەڕاستی کەرامەتی ئینسانەکان کامڵەن ئەچێتە ژێر سعال تاراجی ئەەکەن هیچ ئەرزشێک بۆ کەرامەت و شەرافەتی ئینسانەکان قائل ناون ئەنە کابرایەک کە مەجبورە لە خانەوادەکەی دوورە لە شارستانەوە هاتە لە تارانە کارکات مەجبورە کە فێ ناو ئۆتوبوس بخەوێت یان بەحسێتر تعدادێک زۆرتر هەن لە قەدیم الئەیامە بوونە کە شاید خۆیشت شامڵ ئەو قشرە بوێتی کارگەرگەل فەسڵی کارگەرگەل نانەوایی ئەکسەرەن کارگەرگەل فەسڵی 5-6 نەفەر هاتنە ناو ساختمانێکی خراوە کە نە دریای هەیە نە پەنجێرەی هەیە نە ئاوی هەیە نە سیستمی بێداشتی هەیە ئەگەر ئاوێک بتان گەرمکەن مانگە ڕای حمامکەن غیر ئەز ئەوە هیچێکی نییە ئەوانش کە قشرێکن کە دەوڵەت مطلقاً هیچ تەوەجۆهی پیان نەکردە و نایشی کات نە بیمەی هەمەگانیان هەیە نە بیمەی دەرمانیان هەیە نە مەسکەنی مناسبیان هەیە 3-4 مانگ لە ساڵە کارێکیان دەست ئەکەوێت و ئیمەنی مەحەلکاریشان نییە و ساڵیانە مانگیانە دەها کارگەر سەدها کارگەر متەسفانە بە علەت سەرمازەدەگی بە علەت نەبوود ئیمکاناتی ئیمەنی گیانیان لەدەستەوەن کە ئەوانش هیچ تەوەجۆیەکیان لە جانب ڕژیمەوە پێ ناکرێت و ئەو وەزعەیەوە ئەیبینیت بەڵێ ئشارەت کرد بە مەسەلەی سیستم دەرمانی یان سیستم بیمارستان و نەخۆشخانەکان لە ژێر سێبەری کۆماری ئیسلامیە بە لە بەرچاوگرتنەوەی کە نزیک بە 2 ساڵە قەیرانی کۆرۆنا پەیا بووە یان بە هاتنی ڤیرۆسی کۆرۆنا و بە هەوڵی مستەقیمی ڕژیم بۆ بردننی ئەو ڤیرۆسە بۆ گیان کۆمەڵانی خەڵکی ئێران و بە ئەستاندنی گیانی هەزاران نەفەر لە تەرێق ئەو ڤیرۆسە و بە ئستفادەکردنی لە ناو زیندانەکانە بۆ لە ناوبردننی مخالفینی ڕژیم بۆ ئەو کەسانەی کە ئاعترازیان هەیە بە سیستمی جنایەتکارانەی ڕژیم لە کۆماری ئیسلامیە لە ناو زیندانەکانە بردیە سوراغ ئەوانی شەو تەنانەتوە لە 2 ساڵ گذەشتا ئێمە شاهدەوە بووین کە باشترین ئینسانەکان مبارزترین ئینسانەکان ئاگاهانە لەلایەن ڕژیمی ئیسلامیە تووشی کۆرۆنا هاتن و بە پێڕان نەگەیشتن پیان گیانیانیان لەدەستدا و ئێران بوو بە یەکی لەو وڵاتانەیە کە زۆرترین کارەساتی گیان لەدەستانی کۆرۆنا و توشبوون بە کۆرۆنا ناویانە دروست بوو ئەمە چیەڵێ ماڵێک کە سیستمێکی بێهداشت و دەرمانی سەقەت و تەنها لە خزمەت خودی ڕژیم و تەنانەت زۆر جار خۆشیان بۆ چارەسەرکردنی پەککەوتوانی حوزەی علمیە و نازانم مەلاکان ڕەوانەی ئەم وڵات و وڵاتی ئەوروپاییانەکەن باشە
سەبارەت بە کۆرۆنا گەلێکمەوە پرسیارەت لێ بکەم. ئێستا بەپێی زانیاریەکان و وەزعیەتێک کە لە کۆمەلگای ئێمە لە ئێران هەیە بە تایبەت لە مۆرد نەخۆشین کۆرۆنا باس لە چیەکات؟ بەڵێ پێشترەوە بێژم ئێران خەڵکی ئێران لەبار علمیە و خەڵکێکی باشن، یانێ سیستمی پزیشکی ئێران یانێ تعدادی پزیشک و پەرستار لە ئێرانە مطلقاً شتێ بەناو کەمبود نییە. ساڵیانە لە ئامارە لە خەبەرەکانە بیسین ساڵێ 200,000 دکتەر و پەرستار کۆچەکەن ئەڕۆن مەجبورن گشتیان فارغ التحصیل دانشگاهان بە ڕوتبۆلی باشەوە چەندین هزار دکتەر و پەرستار کۆچەکەن بۆ کشوەرگەل عەرەبی ئەگەر موافق بن ئەوروپا ئەگەنەتان بۆ کشوەرگەل حاشەی خلیجی فارسە چون لێنە کۆچەکەن و لێنە بەرحاڵ دەرامەدیان قەتعاً باشترە. ئەویش ئەگەڕێتەوە بە فەساد و گەندەڵی ناو جمهوری ئیسلامی کە هیچ خەدەماتێکیان پێنادا حۆقیان پێنادا فقط هارت و پورت دەکات و ئەڵێ مەسیس لە باری علمی و ئێران وایە و چۆنە ئینەکە بەڵام هیچ ڕەبتێکی بە ڕژیمەوە نییە. وەختێ مناڵێ لە مەدرسەوە دەست پێکا کە بە قەوڵی خۆیان تبقی قانونی ئەساسی ئاموزش ڕایگانە، بەڵام ڕۆژی ئەوەڵ ئەڵێن هەموو مانگێ 2 مانگجارێ 1 تا 3 ملیۆن شەهریە بێنە، پۆلی کتێو بێنە، پۆلی کاغەز و پوشە و وەرەقی ئیمتحان و میداد و تەواو لەوازم تحریر هەمووی لە هینەیە. کۆمەک و هەمیاری بۆ دروستکردن و سیستمی گەرمایی مەدرسە لە خانەواداسن عمەڵەن نەتەنها ڕایگان نییە. هیچ جمهوری ئیسلامی ئەتانە بە ئەتمینان و بێژم تەنیا دەوڵەتێکە لە دنیا ناتوانێت هیچ منەتێ بەسەر خەڵکا بکات کە سیستم ئامۆزشی کۆمەکی خەڵکی کردە. سیستمی ئامۆزشی جمهوری ئیسلامی 100% پۆلیۆ شتێ بەناو مەجانی نییە. ئەم خەڵکە زۆری پەرستار و دکتەرە بەداخەوە هەمویان کۆچیان کردە. مەسەلەیەتریشەیە کۆرۆنا هەروە جۆرە خۆت ئیشارەت کرد. ئەوە نمونونەکەی چەند ڕۆژ لەمە پێش شاعری مبارز بەکتاشی ئاپتین هەر ڕسمەن جمهوری ئیسلامی کوشتی بە کۆرۆنا. ئەمە زۆر بە سەراحەت باسیەکە ئەڵێت نازانین مرد، نازانین بۆچی ڕەبتی بێمە نیە کۆرۆنای گرت لە حاڵێکە 10 ڕۆژ لە بیمار لە زیندان بوو بە بێهداری زیندان ئیعلامی کرد و خۆی هاوبەندیەکانی وتیان ئەم زندانیە وەزعی خراپە تەنگی نەفەسی هەیە 10 ڕۆژە فشار ها لەسەری ئۆکسیژن ناگێتە بەدەنی هیچ خەدەماتێکیان پێنەدا تا عاقبەت بە کۆرۆنا عەمدەن کوشتیان. یانێ ڕسمەن چۆن جمهوری ئیسلامی لە چوبەی دار لە تیر ئیسفاداکە بۆ ئەعدامکردن و لە چوبەی دار ئیسفاداکە بۆ دارلێداین کۆرۆنایشی بووەسە حربەیە بەدەستێ و بە کۆرۆنایش خەریکە فعالین سیاسی ئەکوژێت. خەریکە ئیعدامیانەکە ڕسمەن کۆرۆنا حربەیەکە بۆی ئەعدام خەڵک ئەگەر کۆرۆنایش ئەوانەوە لە زیندانە بە وەسیلەی کۆرۆنا کوژرانە و جمهوری ئیسلامی کۆتایی کردە لە دەرمانیان حساوکەی ئاماری ئیعدام جمهوری ئیسلامی سەر لە هەزاران نەفرەدان. بەداخەوە سیستم بێهداشتی جمهوری ئیسلامی بە بۆن خۆیان ئێژن تەحریمە ئیجازە نادەن، بەڵام خامنەی ڕسمەن ئیعلامی کردوت ئێمە ساختە و پەرداختی جمهوری غەر بە فایزر و بیونتێک ناوێ وارد بێت. ئێمە واکسنی خۆمان هەیە نام کوبەرەکەت و چەندانە واکسنی عجەقوەجەقیان دروست کرد کە هیچ بازدەهیەکی نەبوو مۆرد تەئیدی سازمانی بێداشتی جەهانی نەبوو مۆرد تەئیدی حتا خۆشیان نەبوو. لە هەر وڵاتێکە کۆرۆنا دەستی پێکرد کارگروهێکیان دانیە، بەڵام کارگروهی ئێران هیچی بە قسەی کەسی ناکرد. یەکڕا بەناو تەبی سنەتی کابرا هەڵسیام ئەڵێ ڕۆنی بەنەفشە بەن لە جێکتان لە دواوە خۆشە بنەوە بدونە هیچ منبعیکی علمی، یا ئەڵێ ئەمبەرنسا بخۆن خاسە بنەوە، مێزی وشتر بخۆن خاسە بنەوە. ئەمە ڕسمەن لە تەلەڤیزیۆنی جمهوری ئیسلامیە ئیعلامی کرد ئیجازە نادا کارگروهێکە تشکیل بدرێت لە دکتور و متخصصگەل مستەقل کارکەن کە ڕاهنمود بدەن بە خەڵک ئیجازە بن سیستمی پزیشکی سیستمی دەرمانی مستەقل لە سیاست و ئیدئۆلۆژیکی جمهوری ئیسلامی عملکە حدەقل واکسن واردکەن دارو واردکەن ئیجازە نەدەن بەم خرافاتی ڕۆنی بەنەوشە و نازانم ئەمبەرنسا ئیسفادەکردن کە خەڵکێک واقعەن جمهوری ئیسلامی خۆی عەمدەن فەقیریانی کردە لە ژێر 100 بەرابەر لە ژێر خەتی فەقرەودایانیا مەجبور کەون پەنابەن بە ئەو خرافاتەوە ڕژیم باوەڕی پێێتی. ئەمەیە نەخۆشی کۆرۆنا ڕۆژ بە ڕۆژ لە فشار زۆرتر دێرێ بۆ خەڵک. بعضی خەڵک عادی بووەسە و من لە چەند نەفرم دایسە پرسیە قسەی ماسکم کردەکیانەوەتمە ڕۆژێ چەند سەعات جارێ لە ماسک ئیسفادەکەن
من دۆستێک لێم پرسی وتی وەڵام من یەک هەفتەیە هەر و ماسکەم پێ وتم قابل شوتی کوورە نەهات لەو نۆرمالگەلێ بۆ لێ من ڕۆژێ ماسکە ئیسفادە دەکەم ڕۆژە سعاتێ جارێ ماسکە ئیسفادە دەکەم یا چەند سعات جارێ ماسکێ ئەشێ نان نەخۆم ئەو ماسکێ ئەی بەمەوە ماڵوشکە بێتەوە بەیانی ئیسفادەی لێکەمەوە بۆیشە مهم نییە ڤیرروسە ئەگەر بڕۆمە دوکتەر هەزینەی دکتۆرم نییە کۆرۆناش بگرم ئەمرم هیچ چار لە هەر حاڵەتێکە شرایەت من هیچ فەرق ناکە کۆرۆنا بگرم یان نەگرم هیچ پەنایەکەم نییە بەس مەجبورم کاسپیەکەی خۆم کەم و لەو ماسکەیەک 100 بار مەسرەفە ئیسفادە دەکەم متاسفانە کۆرۆنا هەر بۆ جۆرە قوربانی ئەگرێت بەڵام هیچ عملێک ئەنجام نادرێت زۆر هینیشەیە مەسەڵەن واکسنی خۆیشی هەیە ئەڵێ 3 دوزمان وەشانە بەڵام هیچ کارەیەکی نییە چونکە واکسنەکە بە پەلە پرۆسکێ بۆ ئەحلامی کا جمهوری ئیسلامی هیچ مشکڵی لەسەری نییە هیچ فشارێ لەسەری نییە شتێکی بەناو واکسن کردەستە داسە دەرخواردی خەڵکو و بەداخەوە ئاماری فەوتیەکان ئاماری کوژراوەکان زۆر لەسەرەوەیەکە وا ڕژیم باسی ئەکات زۆر کەس ئەوانەوە بەعلەتی کۆرۆنا لە بیمارستانە بە ناوی سەکتەی قەلبی بە ناوی ئیستی قەلبی بە ناوی ئەوە کە تەنگە نەفەسیڵی ئاسمی بووە ئەوە ڕگەی مشکڵ ڕگەی بۆ شتێک بەناو کۆرۆنایی زۆر کەم ئەعلامیانێ 10% ئەعلامەکات کە کۆرۆنا بووەتە باعیس مەرگیان بەڵێ هاوڕێ بورهان سەرڕای هەموو ئەم مشکلاتە کە باسمان کرد نەبوونی بێداشت و دەرمان نەبوونی بەسلاح تەحسیڵی ڕایگان ئەقدامی ئاگاهانەی ڕژیم بۆ هێنانی نەخۆشیەکان لەوانە کۆرۆناوە ڕەوانەکردنی بۆ گیان خەڵکو تەنانەت بۆ گیان زیندانیانی سیاسی کە خۆت ئاماژەت بە دوایین گیان بەختکردووی ناوزیندان کە بەکتاتین بوو کە هەر لەو ڕێگە و بەداخەوە گیانی لەدەستدا لەلایەکترە و فشار و گرانی هاتنە خوارەوەی قودرەت خەرید خەڵک هەموو ئەمانەمان ئاماژە پێداوە بینیمان وە هەموو کەس بە بینەرانی ئەم بەرنامەی زۆر لە ئێمە باشترەوانێک کە لە ئێران خۆیان لەمسی ئەەکەن هەموو ڕۆژێک کە چه اتفاقاتێکی قرس لە ناوژیانیان ناکەفێ بەڵام سەرڕای ئەوە خەبات مبارزە هەوڵدان بۆ زەعیفکردن ڕژیم بەرانبەرکێ لەگەڵ ڕژیمە لە هەموو بوارەکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ئێرانە تانین بیبینین تاین بڵین کۆمەلگای ئێران کۆمەلگایکی هەڵقڵاوە هەر ڕۆژە و لە گۆشەیەکە و یەخە بە ڕژیم ئەگرێت ڕۆژێک هەڵسوڕاوانی کرێکاری لە گۆشێک لە ئێرانەوە تێنە دەرەوە داوای مافەکانی خۆیانەکەن ڕۆژێک ژنان دێنوە حاشا ئەکەن لە ئەو قوانین ارتجاعیە کە کۆماری ئیسلامی بۆیان دائنێت ڕۆژێک جوانان تێن ئاعترازەکەن بە سیستمێکە ئەم ڕژیمە بۆ بەڕێوچوونی ژیانی ئەوان دایناوە بەگشتی کۆمەلگای ئێران کۆمەلگایکی معتەرزە بەم ڕژیمە کۆمەلگایك کە ئەم ڕژیمەی ناوێت و هەموو کەس پێ وایە تەنیا ئەمرازێک کە بەدەست ئەم ڕژیمە ماوەتەوە ئەمرازی سەرکوت و نیرۆگەل ئیطلاعاتی و ئەمنیەتی ڕژیمن کە بۆ سەرکوتکردنی خەڵک ماونەتەوە شتێتری بەدەستەوە نەماوە گەرەکمە ئەم پرسیارم وا لێ بپرسم کە پێت وایە بە چ شێوەیەک ئەم هەڵقوڵانە بە چ شێوەیەک ئەم جنبشە اجتماعی گەلە کە باسمان لێ کرد بۆ نمونە جنبشی کرێکاری بۆ نمونە جنبشی ژنان و تەنانەت جنبشایە کە لەم ڕۆژانە وەکو نمونە باسی کەم بۆت کاتێ مامۆستا زارا کە لە بەر دادگای سنا ئەڕواکە حکم 5 ساڵ زیندان بەهۆی ئەوەی کەوتیە دەبێ فێربوون بە زمانی دایکی بێت لە کوردستانەوە کاری کردووە بۆ ئەوە تلاشی کردووە ساڵهای ساڵە 5 ساڵ حکمی پێ ئەدەن پێت وایە چۆن دەکرێت هاوپشتیک لە نێوان ئەم جنبشە جۆر بە جۆرانە دروست بێت بۆ ئەوەی کە نەمانی ڕژیمیان ڕۆشتنی کۆماری ئیسلامی تەسریع ببەخشیان زووتر بیهێنێ بەڵێ هەروەکو خۆت ئیشارەت پێکرد یانێک لە جێگەیەک نییە یانێک جنبشێک نییە ڕێگەیەک نییە لە ناو ئێرانە کە بێژی جمهوری ئیسلامی دەستی پێ نەگەیشتێت و وێرانی نەکرد بێت لە جنبشی کرێکاریە و ژنانەوە مامۆستایانەوە
پەرستار ڕانندە هەموو بوارێ یعنی ئەگەر تۆ بڕێ چاو لە سایتە خەبەرەکە ئێمڕۆ من چاوم لە سایتی خەبەری کۆمەڵە تیویە کرد کۆمەڵا کرد سایتی کۆمەڵە یەک ڕەدیفی بوو بە تەرتیب نووساب یانە جێگەیەتر نەبوو خەبەرێتری تیادانێ یەکسەر تەجەمع اعتراضی ڕانندەوەل سایپا دیزەڵ مخابرات ئیسفەهان ڕاندەوەل بەخشی خصوصی پترۆشیمی فڵان یانێ ژنان لەکوێت کاربوونانی دادگستەری هەمووی احتراز و احتراز و احتراز لە هەموو شارەکەی احترازە بە قەوڵی خۆت واقعاً هەڵقڵاوە هەر ئەوە نییە مثلەن شاری قوم و مەشەد گەورەترین مەرکەزی سێغەیە ئەلان 4500 دانە مناڵ دایکی ئێرانیان هەیە باوکی خارجی لە شیعالی عێراق و لوبناان و ئەفغانستان ومانە جمهوری ئیسلامی هاوردیان یا بۆ کوشتاری خەڵک بۆ سەرکوت ناردن بۆ سووریە و لوبناان و یونان یا بۆ سەرکوتی احترازەکان هاوردە سێغە 1 سعاتی 2 سعاتی بە ڕەحبەریەکی لە ئاەتوڵاکان 4350 مناڵ فقط لە قوما بێشناسامن کە شناسامیان پێ نادا قانونی جمهوری ئیسلامی چونکە ژن بە والدەین ناناسێ بە گەورەیە و ناناسێجێکی باوکی بێت چونکە تبقی قانونی باوکی معلوم نییە خەڵکی کوشت و خۆ پۆڵی خوارد و ڕۆیشتەوە مناڵ ئاوارەست لە مەشەدا هەروە چەندین هزار نەفەر ئەمە سای احتراز ئەوانەیش بەرزە و بۆسە و محتەرز بوونە چەند ڕۆژ لەمەوە بەر لە خۆم کە ڕژیم سعی کرد سەرکوتی کات و باسی سەری دانیشکە بەڕاستی ڕستگایەکی گەورەیە بەرادەرانی بەسیجی و سوپایی خۆیان ئەم گەنەیان بەراوردە ئەمە ئەوەی وایە کە جێگەیەک نەماوە جمهوری ئیسلامی دەستی تێنەخستێ و وێرانی نەکرد بێت لە هەموو بوارە وێرانی کردە هیچ کوێ نەما جێگەی نەما بێژێ ئاکاکە بوون نمونە ئەو ڕێگەمان هەیە ئافڵە لە شارێکمان هێشتێتەوە جنبشێکمە بەشێکمان هێشتێتەوە تەنیا جێگەیەک کە بەڕاستی جمهوری ئیسلامی ناتانین منکری بووین بەڕاستی خەدەماتی پێدا ئیمکاناتی پێدا بەڕاستی سەرکەوتوو بوو شکوفا بوو وەزارەتی ئیطلاعات بوو سازمانی ئەمنیەتی ملی خۆی بوو نازانم بەسیج و سپای پاسداران و نیرو انتزامی بوو بەڕاستی خەدەماتی پێدا بەڕاستی سەرکەوتوو بوو جمهوری ئیسلامی لەم بوارە هیچ کە ناتانێت گلەی لێکا ئەوەک دەستگای سەرکوت لە ئێرانە بوو هەموو بوجەکەی بوو حوزەی علمیە قوم جمهوری ئیسلامی وەزارەتی ئامۆزش و پەروەرشی بوجەی 1/5 حوزەی علمیە قومیە کە غەیرە از مفتخۆری نەوێ هیچ کارێ مفید ناکەن ڕۆژێک هەفتەیە 2 سعات کارەکەن ئەوش نوێ جمعەتێن نوێژێکە خۆن و قسەیەکەن بڕێ خرافاتەوە تەحویل خەڵکە ئیتر خدمەتێ مفید نادەن بە خەڵک مەسەلەکە ئەوەیە احترازات زۆرە احترازات کەم نییە بەڵام پێش هەموو شتێ باس لەوەکەن کە سەرکوت بەڕاستی وای کردە ئیجازەی کۆکردنەوەی ئەمانە لە یەک جێگە نادا نیشان ئیجازە نادا ئەگەر چاو لێمە لە منتەقەی کوردستان کەین کوردستان لە ڕۆژی ئەوەڵەوە تحەزب یافتە بووە لە ڕۆژی ئەوەڵەوە کوردستان بەرعەلەی جمهوری ئیسلامی نەیوت لە ڕەفراندۆمێکە بەداخەوە خەڵک جمهوری ئیسلامی ئەعلامی کردوتی 98% خەڵکی کوردستان ڕۆژ ئەوەڵ نیان پێوت باوەست بەوەست جنبشگەلێک ئەبینی لە مەریوانە جنبشگەلی ژینگە جنبشی بەرعەلەی احترازەوە کە ئیجازە نادەن دووچەرخە سواری کە ژنانی دووچەرخە سواری ژنان وەت سەدها موردی مۆدێرن کە بەڕاستی کە بازێکی لە ئەوروپا نابینی ئەوەندە پێشکەوتووە لە سنە هەروە لە سەقز هەروە لە هەموو شارەکانی کوردستان باوەستەوە جمهوری ئیسلامی ئەو خەڵکە ئەو هەمووە پێشکەوتون و محتەرزن و هەموو خانەوادەیە میراثدارێکە کەمتر کە خێزانە بینی لە کوردستانە کە جمهوری ئیسلامی دانێ دوانی زیندان نەکردو یا ئیعدامی نەکردو یا شکنجەی نەکردوێت یا پێشمەرگە نەبێت باوەستەوە جمهوری ئیسلامی ئیجازە نادا بە شێوەیەکی ئاسایی بە شێوەیەکی ڕەحەت ئەم خەڵکە بە یەکە و کاری مشتەرەککەن کارێکن کە بتانن تەواو احترازات لە قاڵبێکە لە اتحادیەکە لە کۆنفدراسیۆنێکە لە هەرچێک ناوی بنین لە جێکە کۆبنەوە لە کۆمیتەیەکە ئەنجمنێکە بەڵام لێرە مەسەلەی عەسڵی کرێکارانن ئێران کرێکاران بەرعەکسی تەبلیغاتێکە ئەکردێڵێ خەڵک لە مزگەوتەکان ناهین بوون احترازاتی پێترۆشیمی و نەفت و فولاد بوو کە شای ڕخان شای ڕخان و شایەکی ڕخان ڕژیمێکی سەڵتەنەتی ڕخان کە ژاندارمی منتەقە بوو تەواوی ئوروپا و ناتۆ و ئامریکا بە تەواو قوا لە پشتی بوون تا ڕۆژی آخر کارتر حمایەتی ئیعلامی حمایەتی دابەشاوتی نیگەرانمە بە ئێمە لە پشتین هەرچیکەکەی بیکە ئەکوژی ئەبڕی هەرچیکەی فقط تۆ بمێنەرەوە بەڵام احتسابی کرێکارانی نەفت و پترۆکیمی ڕژیمی سەڵتەنەتی ڕخان لێرەیشە بازم ئومید بە کرێکارانە طبقەی کرێکار لە ئێرانە ئاخرین نەفەسگەل جمهوری ئیسلامی ها بە طبقەی بەدەست طبقەی کارگەرەوە
صادراتی غیری نفتی ئێران صادراتی محصولاتی تەکنۆلۆژی و محصولاتی نەرمەفزاری کە لە دنیا زۆر نۆرماڵە هەموو کشوەرەکەیەتی ئێران گەیە بە 2 ملیۆن دلار یعنی زۆر هینە شرکتێکی زۆر چکولە 2 نەفەر ئێحتاسیکەن ئەتانن لە حوتەی ببەخشە حیتەی صادراتی تەکنۆلۆژیا ساڵێ 10 ملیۆن دلاریش صادراتکەن بەڵام ئێران فقط متەکیە بە نەفت فەرشی بوو لە دەستیدا پستەی بوو لە دەستیدا محصولاتی سەیفیجاتی محصولاتی میوەکانی هەمووی ئەگەڕێتەوە بەرگەشتە درێتەوە لە تەواو ئەکسەر کشوەرەکانە محصولاتەکان گەڕانەوە خۆ قەتعەن خەبەرتێ و لە خەبەرەکانە باس کردیەوە ئەمێ ئێران فرم متەکیە بە نەفت و پێترۆشیمی هیچ یەتری نییە تەنیا محصولی وەسە ئومیدیشی ئەوەیە تەحریمەکان بشکێت بە ئەمتیاز کە چەند ڕۆژ لەمەوە بەرجەمهوری خامنەیی بازم بە جامی زەهری خوارد وتی مذاکرە غەربا نیشانەی شکست نییە شە مذاکرەکەی قەیناکە تعامل و مذاکرە مفیدە ئەمە نیشانەوە گەیە بە خەتی ئاخر بەر خلافی ئەو هارد و پورتانە ئەیانوت مذاکرە ناکەین و خەڵک ڕازیە جمهوری ئیسلامی ئومیدوارە ئەم تەحریمانە بشکێت بە صادراتی نەفت بتانێت مشکلاتەکان حەڵکە مقدارێ لە ناڕەزایەتیە خەڵک جێبەجێ کات و ساکەتیان کات لە حاڵێکە بە عەلەتی نەبوودی سەرمایە گوزاری لە سەنایعی نەفت و پێترۆشیمیا بە عەلەتی فەرسوودەگی سیستمی استخراج و سیستمی پالایشکاکانی ئێران زۆربەی کشوەرەکان سەهمی ئێرانیان لە بازاڕێل بین الملیا گردە غیر از کشوەرگەلی وەک چین و کشوەرگەلی وەکتر کە نفتی ئێران بە نصف قیمت بە قاچاخەوەن ئەوش پۆڵەکان بلوکە کردیان نزیک 70-80 میلیارد دلار و کشوەران ماتڵم بێتەوە نیوەی بۆن بخوان نیوەی بنێرن بوو ترۆر و کوشتار ئەوەیە تەبەقەی کارگەر لە سەنایعی کلیدیا لە تەواو شارەکانە ئەتانن بە هەماهەنگی بە هاوکاری بە دروستکردنی ئەنجومەنە لێ ئێتحادیەلێک ببەخشەوتم ئەنجومەن بە اتحادیەلێکە کۆبنەوە بە تشکیلی مەجامع عمومی خۆیان لە مەراکز کارە نمایندەی انتخابکەن لە بوعدی محلیە لە بوعدی سەراسەریە بتوانن بە هەمکاری تەک معلمینە تەک ڕاندەل ئۆتۆبوسە بە بەخشی خصوصی کەیسە زۆر پەرەی پێدراوە لە ئێران ئاسان شتێ بەناو دەوڵەتی نەماوە دەوڵەتیەشێ بێژی بەخشی خصوصی و بەخشی سوپای پاسداران دەوڵەت نەماوە لە ئەو مەراکزگەلا کارگەران بەیەکەوە تەک معلم و پەرستار و ڕانندە و دانیشتجو و ژنان بەیەکەوە احترازگەلێکی سەراسەری سازمان بن کە جمهوری ئیسلامی وادارکەن تەمکین کات چونکە جمهوری ئیسلامی بەڕاستی چارەیەکی نەماوە لەمە سەرکوب زیاتر ناتانێکە ساڵێ 1000 نەفەر ئیعدامەکە ساڵێ 10,000 نەفەر خاتە زندان هیچ چارەیەکی بۆ خەڵک نێشتەسەوە خەڵک خەریکن لە برسان برن نە بێهداشت هەیە نە مەسکەن هەیە نە ئاموزش هەیە هیچ شتێ وجودی نییە معلمێک لە شارێک کاتێت کە ئەبتدایی ترین حقوق لە تەواوی دنیا بەڕەسمیەت ناسراوە کە جمهوری ئیسلامیش خۆی عضوی ئەو سازمانە بین المللیە لەسەر بەداخە و کورسی هەیە ابتدایی ترین حقوقی هەر ئینسانێکە قسەکردن بە زوانی دایکیە بەڵام معلمێکە دەوڵەت هیچ کۆمەکی ناکات خۆی بە ابتکاری خۆی بە هەزینەی خۆی و کەسگەلێکە علاقیان بەو شتە هەیە هاتە بە تعدادی دانش ئامۆز کە مناڵ و تێ فێر زوانی دایکیتان کەم ئەمە علمی ثابت بووە کە هەر مناڵێک بە زوانی دایکی خۆی فێر بێت بخوێنێت و بنووسێتەوە قەتعەن ئەتوانێت مەراحلی ڕۆشتی علمی زۆر لەسەرەوە بێت زۆر لەسەرەوە بێت ئەتوانێت چەندین زوانتر فێر بێت بەڵام جمهوری ئیسلامی هەر لە ئەوڵەوە گەرەکی ویندۆزی هەموو کەس فارسی بێت شێوەیەکی فرە فاشیستی زارا محەممەدی معلمێک بوو هاتن لە حەقێک کە ملیۆنها نەفەر هەیەە لە ئێرانە حەقی خۆیانە بە زوانی دایکی دەرس باتیان فێریان کا چەند کەلیمە بخۆن و بنووسنەوە وە کوێر نەبن بتانن قسەکەن بتانن بخۆن بتان بنووسن بەڵام تحمڵی ئەوەیشی نەکرد ئەترسێت هیچ ڕێگەیەکی نەماوە هەموو شتێک تەنیا ڕێگەی سەرکوبە یەک زەڕە ڕەوزەنەیەک باز بێ کونێ باز بێ جمهوری ئیسلامی ئەترسێت لێنە ئاگر بێتە دەرەوە بیسووتێنێت زارەی محەممەدی مەحکوم کرد بە 5 ساڵ زندانی کە حکم ئیعدامەکەی خۆی سادری کرد بەڵام نەچوەسە دادگای تەجدید نەزەر بێەوەی ئەعلام کات نیمەشەوە ئیعدامیەکان لە ترسا ئەمە ترس و وەحشەتی هەیە ئەمە لە ئەوە بێژم زۆر لە وڵاتەکان هەیە هێندێکە جمهوری ئیسلامی خۆی ئەڵێ دواکەوتووە کە 200-300 ساڵ مستعمرە بوو نزیک 15-16 دانە زوان ڕسمی هەیە وڵاتە من تیاژێم
4 5 2 دانە 3 دانە زوانی ڕسمی هەیە کە تەدریسە کردێت بە ئێمەیان ڕسمەن ئیعلام کرا ئەشێ حتمما زوانی دایکی ئێمە هەزینەکەی ئەدەین بۆ مناڵەکانتان ڕۆشتکەن چەند زوانتر فێر بوون لە مەدرسە موفق بن ئەشێ بن زوانی دایکێ فێریانکەی کوردی حتمما فێر بن بەڵام لە ئێرانە کە بیشتر لە چەند ملیۆن نەفەر کورد هەیە چەند ملیۆن نەفەر بەلوچ هەیە لوڕ هەیە نازانم لەک هەیە خۆت هەزار چەندین کەس هەیە تورک هەیە بەڵام هەمووی مەحرومن لە ئامۆزش و زواندایکی جمهوری ئیسلامی فقط گەرەکیە بە ئستبداد بە کوشتار بە سەرکوت مانعی ئەوە بوێت کە خەڵک احترازکە هەر گونەی احترازێک فقط بە سەرکوت ئەوە وتم هەموو بوجە و هەموو سیستم ئیمکانات خەڵکی وە حەقی خەڵکە خستێسە اختیار نەهادگەل سەرکوت بۆ ئەوەیە کە لەم وەختا بەکاری بێنێت کە مولایسەیەک موفق بووە بەڵام موفق بووە لە سەرکوت موفق نەبووە قەت بەر اعترازاتی خەڵک بگرێت لە دەهەی 60ەوە کە ئەوجی کوشتار و ئیعدام بوو بە دەها هەزار نەفەر خەڵکی ئینسانی ئازادیخواز و چەپ و کۆمونیستی ئیعدام کرد لە کوردستانە خەڵخاڵی بە فەلەی خەڵکی ئیعدامە کرد بە چەپ و ڕاستکردنەوەی تەرکە یەک بڕێت ئیعدامە دوو ئازادە بەو جۆرە فەلەی ئیعدامیە کرد نەیتانیە بەر یەک ڕۆژ احتراز خەڵک بگرێت لە هیچ حاڵەتێکە بەر احتراز خەڵکی پێ نەگیرا و پێشی ناگیرێت خەڵکی احترازی خۆیان دەکەن عاقبەتیش جمهوری ئیسلامی محکومە بە شکست امیدوارم بە احترازگەلی یەکدەست بە هەماهەنگی زۆرتر بە سەلاحێکی قدرەتمەند و متحدانە و بە یەکگردووی جمهوری ئیسلامی بە زووی سەرکوت بێت و سەرکوب بێت و لەبین بچێت و نابود بێت زۆر سپاس دەکەم ئاڕێ بورهان من پرسیارێکم نەماوە ئەگەر لە کۆتاییە بۆ خۆت پێت وایە شتێک هەیە کە ئاماژەی پێ بدەیت خۆشحاڵە بمەوە لە خزمەتتان زۆر سپاس دەکەم فقط نکتەیەکو لە بڵێم زارا محەممەدی لە زیندانە بە کتاشی ئاپتین ئەعدام کرا بە کۆرۆنا وە دەها خانەوادەی تر زیندانی سیاسیمانەیە خەڵک ئەتوانێت ئەو سیاسەتەی جمهوری ئیسلامی بە شێوەیەکی زۆر نۆرماڵ و ڕاحەت خونساکاتەوە بە سەرداین بۆ خانەوادەی زارا بە بەرگوزاری دروستکردنی دەها کلاسی تر هەر کەسێک لە گەڕک خۆیان بە یەک زەڕێش بزانێ قەیناکە زوانی دایکی تەدریسکان زۆر کەسمانەیە لە تەواو شارەکانە ئەتوان زوانی کوردی تەدریسکەن زوانی دایکی تەدریسکەن یا بچن سەر خانەوادەی بەکتاشی ئاپتین بن خەت سەری خانەوادەی زیندانیانی سیاسی تر بن کۆمەکیان کەن بە هەر شێوەیە کۆمەکی مادی و معنەوی ئەمە تەرفەندی ڕژیم بۆ بە پراوێزخستن و بە حاشەخستنی خانەوادەی زیندانیانی سیاسی و زیندانیانی سیاسی ئەخات محکومەکە بە شکست و ڕژیم وادارەوێت بە شێوەیە کۆتا بێت لە بەرابرەما تەها نمونەیمان بووە بە احترازاتی سەراسەری ئیعدام لەغۆ بووەتە و زیندانی ئازاد کراوە کە نمونەیەکی زۆر باشە امیدوارم بەم جۆرە بتانین حدەقەل مەرهەمێ بوون بوو خانەوادەی و زیندانی سیاسی لە زۆر سپاسی ئێوەیش و هاوکارانتان و بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵی شەکەن کە گوێیاندا بەم مساحبە زۆر سپاس بۆ ئێوەیش کە لەم بەرنامە لەگەڵمان بوون هیوادارم کە لە بەرنامەهای داهاتوویشا بتوانم میوانداریت بکەم لەسەر تەوەرهایەکی تر قسە بکەین دیسان سپاس بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە بەم شێوەیە هاتینە کۆتایی یەکێکی تر لە زنجیرە بەرنامەکانمان کە قسە و باسێک بوو لەگەڵ هاوڕێ بورهانی دیوارگەر سەبارەت بە کۆمەڵێک هەلومەرجی سیاسی و کۆمەڵایەتی تایبەت کە ئەمڕۆ لە کۆمەلگای ئێرانە قسەی لێ ئەکرێت بەو هیوایە کە جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بوو بێت تا ڕوانگەیەکی تر کاتێکی شات زۆر سپاس کار بورهان زۆر سپاس